بەسەربردنی کاتێکی خۆش گێڕانی ئاهەنگی هاوسەرگیری لە ئۆنلاینەوە وێنەگرتن لەگەڵ بابە نوێر لەم سەردەمی پەتایە. پێت خۆشەوە لە ماڵەوەش بیت و بە سەلامەتی شتە تایبەتەکانی خۆت بکەیت. واڵگیر و سارا بلاکمان دوو هاوبەشی کۆمپانیای جینگل ڕینگن خاوەنی بیرۆکەکەن دروستکردنی مەنەسەیەک لەسەر ئەنتەرنێت و خێزانەکان دەتوان سەردانی بابە نوێر بکەن. سارا دەڵێت ئەمە زیاتر لە پەیوەندیکردنێکە پێیانەوە لە ڕێگەی بەرنامەی زوومەوە. خۆشیەکی زۆری تایە و سەرنجڕاکێشە کە ئەندامانی خێزان سانتا دەبینن بەر لەوەی ڕۆژی بۆنەکە هاتبێ. خزمەت گوزاریەکان ئەم بە 25 دلار دەست پێ دەکات ڤیدیۆی زیندوو وێنەگرتن و تۆمارکردن لەوانەیە بژگاتە 50 دلار لە ڕۆژی قەرەباڵغی کریسمسدا. بەکاربەر بژاردەی هەمەڕەنگی لەبەردەستدا لە نێوان سانتا کلۆس و خانمە کلاوسیس و یان بەپێی کەلتورە جیاوازەکان و زمانی جیاواز. ڕەنگە پێویستیان بە زمانی ئاماژەی ئەمریکی هەبێت تاوەکو ئەندامانی خێزان چێژ لە سانتا ببینن. ڕەنگە مناڵیشان هەبێت لە پێداویستی تایبەتەکان بێت. دامەزرێنەکان دەڵێن ئەم ئەزمونە تایبەتیە سوودی زیاتری هەیە لە چاو شێوازە نەریتیەکەی کە لە ڕابردوو بەڕێوە دەچوو. ئێستا سانتا بە شێوەیەکی سەحرامەیز ناوی مناڵەکان و تەمەنیان دەزانێت و لەم جەژنەدا چ دیارەی دەخوازن. ڕەنگە هەندێک لە باوان زانیاریان لەسەر بدەن و بە سانتا بڵێن کە بە مناڵەکانیان بڵێن بارکی قوتابخانە بە باشی جێبەجێ بکەن. دیسن کلێر خۆی کردوتە سانتا پەسەندی سەردانی تایبەتی کردووە بۆ لای وێنەگرتن لەگەڵیدا. دام بەوە شانێت کە هەندێک خاڵی ئەرێنیش بەهۆی ئەنتەرنێتەوە دروست بووە. لە ماڵەوە ستۆدیۆیەکم دروست کردووە و هەست بە خۆشی دەکەم. لە نێو کۆمەڵێک وێنەی جوڵاو لە باگراوندا دیسن لە ڕێگەی ئینتەرنێتیشەوە پەرۆشێکی لای مناڵان دروست کردووە. لەم وەرزی جەژنی کریسمسەدا هێشتا هەندێک شتی سەرنجڕاکێش و خۆشی پشوو دەبینێت بە تایبەتی کاتێک بابە نوێن بە یەک کلیک لەگەڵ تا بێت.